لە ڕۆژی شەشی حەوتە ئێمە نووسراوێک یا 36 وەزارەتی خوێندنی باڵا چەند داواکاریەکی لە ئێمە کردووە بۆی ئێمە چەند خاڵێک وەڵاممان داونەتەوە ئێستا ئەوان هاتوون لە نزیکەوە بە مەیدانی بە عەمەلی شوێنەکان ببینن بزانن تا چەندێک ئەو خاڵانەی کە ئێمە وەڵاممان ناوەتەوە کەوتوێتە بواری جێبەجێکردنەوە. هیوادارین کاتێکە کۆلێجەکەمان کردەوە سەرجەم پێداویستەکانمان تەواو ببێ ئەمەش بە هەوڵ و هیممەتی هەم حکوومەتە بێ هەم لایەنە ئەو لایەنە خێرخوازانەی کە هەمیشە بە پەرۆشن بۆ ئەوی هەڵەبجە و زانکۆی هەڵەبجە بەرەوە پێش بڕوە. مناقەشەی ئەوە ئەکەین کە ئێمە کارێکمان کرد کارێک بکەین کە بەیانی هەمومان پێکەوە سەربەرز بین پێوە هەمومان پێکەوە دڵخۆش بین کارێک نەکەین بەیانی پەشیمان بین. بە تایبەتی کاتێک باسی کۆلێژێکی گرنگی وەکو کۆلێژی پزیشکیەکەین کە پەیوەستە بە ژیانی مرۆڤ چونکە ئێمە لەم کۆلێژە بەڕاستی پزیشک پێ ئەگەیەنین و پزیشکیش بەرپرسە بێت لە ژیانی مرۆڤایەتی لە ژیانی تاک لە کۆمەلگایە بۆیە ئەمانەوێ ئەو پێداویستیانەی کە پێویستن بۆ کردنەوەی ئەم کۆلێژە لە ئاستی ئەوە بن کە سبەینێک ئەوانەی لەم کۆلێژە دەرئەچن بتوان ڕاهێنانی تەواویان پێ بکرێ پێداویستەکانیان وەکو پێویست لە بەردەستا بێ و ئێمە ئەمڕۆ مناقشەی ئەوەکەین وە لەبەر لە پرۆگرامی سەردانەکەشمان سەردانێکی مەیدانیەکەین بۆ ئامادەکاریانەی کە زانکۆی هەڵەبجە ئامادەی کردووە بۆ کردنەوەی ئەم کۆلێژە.